میوانی ئازیز لە ستۆدیۆ لەلای ئێمە میوان ئەوانی زۆر بەڕێز کاگالانە نۆڕۆک و سەرپەرشتانی نوێنەرانی سلێمانی تۆڕی شاخەوانی کوردستان و هەروەها زۆر بەڕێز کاک شەهرام محەممەد کاک شەهرام محەممەد کە ئەویش بەڕێزیان هەردووشان لە بەرپرسی کارگەڕی تۆڕی شاخەوانی کوردستانە فەرموون. بانیتان باش بانیتان باش بەخێر بەخێر بێن بانیتان باش بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان. من بەرلێ بچینە سەر ئەوەی کە باسی ژینگەمانەکە لەگەڵ هاوکارم پەیوەند باسی پاراستنی ژینگەمانەکە من حەزەکەم لە هەردوو بەڕێستان بۆ چوونێک وەربگرین لەوەی کە تا چەند گرنگە ئێمە هەر نەڵێین ئەچینە شوێنێک بە خاو خێزانەوە و بە مناڵەکانمانەوە ئەڕوین ئەڵێ لەم شوێنە بووە پیسە مەڵێم شوێنە بووە پیسە لەبەرەوەی کە خۆمان پیسیەکەین کەس نایەت ئەم شوێنە پیسکە. من لە بەڕێستەوە دەست پێەکەم تا چەند گرنگە بتوانین ئێمە خۆمان هاوڵاتیان هەز بەو بەرپرسیارەتێ بکەین کە ژینگە بپارێزین. سپاس سەرەتا سپاس بۆم دەرفەتە ژینگە ئەتوانم بڵێم ژیانە نەک ژیان بە هەموو معناکانی هەوێتی چونکە ئێمە پێویستمان بە هەناسەدان ئەو هەناسەیە لە ژینگەوە بۆمانە جاگە ژینگە تۆ ئاوا جیاواز بیکەی بە چەند بەشێکەوە چەند بەشێکی هەیە مەسەلەن ژینگەیەک هەیە ئێمە ئەڵێن ژینگەی خێزان ئەی ژینگەی شار ئەی ژینگەی وڵات ئەی ژینگەی گوی زەوی هەمان هەمووی ژینگەن هەمووی ئێمەن کە خراپیانەکەین واتە ئێمە کەسە خراپەکانین مرۆڤەکان کەسە خراپەکانن کە ژینگەکە پیسەکەن ئەگیرا ئەو ژینگەیە بۆ خۆی پیس نییە ئەو ژینگەیە پاکە ئەوە ئێمەین ئەچین خراپیەکەین بۆیە تکاکە ئەوەیە کە ژینگە چەنە پێویستە ئەوەندە زەڕورە کە لە پاراستنی کە بە معنای ژیانی تۆیە یعنی ئەگەر ئاوا بیکەینە معادلەیەکی بیرکاریانە مەرێک یەکسانە بە پیسی ژینگە ئاوا با ناو بنین بۆیە ژینگە ئەوەندە پێویستە بۆ هەمومان بۆ تاک بە تاکی کۆمەڵگاکە. زۆر باشە تا چەند پێویستە لەوەی کە ئەو وەرزشوانانەی کە کۆمەڵە وەرزشێک ئەنجامێن کاتێک کە ئەشنە شوێنە گشتەکان ئەوان ڕۆڵی سەرەکی بگەڕن لەوەی کە هەز بە پرسیارەتی بکەن وەکو بەڕێستان وەکو تۆڕی شاخەوانی کوردستان لەوەی کە هەستاون بە کللتوریکردنی ژینگە پارێزی بە کللتوریکردنی ئەو ناوچانەی کە بۆ ئەچنجیا لەوەی کە وەرزشەکە ئەنجامێن لەگەڵ ئەوەش ئێوە ئەتوانن لەوەی کە ئەم ناوچە بە پاکی ڕابن تا چەند پێویستە کۆمەڵە وەرزشوانەکان تیش ئەم چالاکیانە ئەنجام بن وەکو ژینگە چۆن پێویستە کە لەشی خۆمان پارێزین چۆن پێویستە جلەکانی خۆمان پارێزین ئەوە پێویستە لەسەر هەموو تاکێکی کۆمەڵگا هەموو شاخەوانێک کە ژینگەکەش پارێزێ ئەگەر ئێمە نەماتوانی جەستە و جلوبەرگەکەی خۆمان پارێزین ئەو بە تاکیدی ناشتوانی ژینگە پارێزین ژینگە ئەگەر ئینسانەکان نەگەن بە ژینگەکە پیس نابێ کاتێکە ئێمە ئەچینە ژینگە فەرزە لە سەرمان کە ئەو ژینگە پارێزراو بێ جا ئەم هەڵمەتەی ئێمە کە لە پارکی ئازادی ئەنجاماندا ڕێنیشاندەرێک بوو بڵێم شانی ئەو جەماوەری بین کە شاخەوانەکان لە شاخ و لە شار و لە هەموو جێگایەک ئامادەی ئەوەیە تیا ژینگە پارێزن. زۆر باشە کەواتە ئەمە کاڵێن وەرزشوانی چەند گرنگە بۆ تەندروستی کاتێکە تۆ ئەچیتە ژینگەیەکی پاکیشەوە ئەو ژینگە پاکە ئەوەندە گرنگە لەوەی کە تۆ ئەچی وەرزشی تیا ئەنجامێنەوەی کە ژینگەکەت پاک بێت کەواتە ئەتوانین بڵێن وەرزشکردن و ژینگە پارێزی دوانەی دوانەی بەیەکەوەلکاون. بەتاکید ئێمە ئەگەر باسی شاخەوانکین بۆی زۆر تۆزە قسەکە کورتکەینەوە لەسەر شاخەوانی چکە بەحس حکمیەوە ئێمە شاخەوانین لێمە لە تۆڕی شاخەوانی کوردستان یەکێک لە ئامانجەکانمان ژینگە پارێزیە ئێمە هەمیشە یەک قسەمان کردوتمان ئەکرێ کەسێکی ژینگە پارێز شاخەوان نەبێ بەڵام ناکرێ و ناشێ و نابێ شاخەوان بیت و ژینگە پارێز نەبی یعنی ئەمە قەتعیە لە لای ئێمە بۆیە شاخەوان ئیتر هیچ مەجالێکی تیانی یعنی ناکرێت شاخەوان نیت تۆ ئەگەر ژینگە پارێز نەبیت بۆ لەبەرەوەی ئێمە کاتێکە چینە شاخەکان ئەو وەختە هەست ئەزانین شارەکان چەند ئالوودەیەکی خراپە ئاو هەواکەی کە ئێمە چینە شاخەکان ئەو وەختە ئەزانین کە ژینگەی شارەکە ژینگەی وڵاتەکەمان چەند خراپە
لە ڕووی ئاو هەواوە ئەو وەختە کە تۆ لە کانیاوێک ئاوێگە خۆیتەوە وەختە هەز بە بوونی ئەم ئاواکی کە فەرقێکی هەیە تێگەیت ئەو ئاوی کە لە بەلۆعای ماڵەکە تایکەیتەوە وەختێ هەناسەیەکی پڕبەسیەکانت هەناسە هەڵەمژی لەسەر شاخەکان ئەو وەختە زانی شارەکەت چەنە ئالوودەیە تۆگە تەماشاکە بچیتە سەر ئەزمەڕ بەیانیان شاری سلێمانی تەمێگە بینی پێوەی بەس لە شاخاتۆ ئەم هەوایە ئاوانیە زۆر پاکترە بۆیە ئێمە قەدری ژینگەکە زۆرتر لە لای ئێمە هەیە بۆیە کردومانە بە مەرجێک یعنی شاخەوان نی دەگەر ژینگە پارێز نەبیت لەبەرەوەی ئیسپادەمان لەو شاخە کردووە ژیانین تایە باشە زۆر جار ئێمە هەست بەواکەین کە وەکو کاگەلان باسی کرد کاگەلان بەڕێستی وانێ کاگەلان زۆر جارەزانین هەتا نەچیتە ئەو ژینگە پاکەوە نازانی کە دۆخی ناو شارەکان و شوێنە قەرەباڵغەکان چۆنە من بەڕاستی خۆم بەرکەوتنم هەبوو یەکەم جارم بوو کە چمە سەر لووتکەی پیرەمەگرۆن باڵی زۆر دڵخۆش بووم بەڕاستی لە کاتێکا کە ڕۆشتیشم لەگە گروپێکی عزیزی شەخوانی وەکویەوەی بەڕێزە بەڕاستی بۆ برگەیەک چوین بەڵام کە بینیم ژینگەکە و کەش و هەواکە و شوێنەکە ئەمەنە جوانە کە ئێمە کوردستان خاوەنی ئەم شوێنانەین یعنی بەڕاستی دڵ یعنی قوبولی ناکات شتێک لە یاکەوت بێتەوە دەیخیتە جانتاکەتەوە یاخود ئەو دە بە ئاوی پێێتە یاخود ئەو خواردنەی کە پێێتە بەجێی بێڵی لەو شوێنەکە ئەزانی کە جوانە لەگەڵ ئەم هەموو جوانیە تا چەند گرنگە ئێوە ئەم هەڵمەتی کردوتانە مێ لە پارچی ئازادی بەڕاستی ئەمە ئەرچێکی زۆر مرۆییە ئەرچێکی زۆر نیشتیمانیە کە هەڵدان ناو پارچی ئازادی بە کاملی پاک بکەنەوە ئەمە واکات کە زەنجێک پێ بۆ ئێمە هاوڵاتی ئاسایی کە ئێمەش ئەو شوێنانە بە پاچی بیاڵینەوە بەجێ نێڵین ئەم ئەرکە چەند گرنگە بیکەین بە گشتی ئێوە ئەمە خەڵک کۆکەنەوە بڵێ ئێمە کاراکەین دە ئێوەش بە بتوانن چاو لێ ئێمە ئەزانی تەنها شاخەوانەکان هەست بە پاکی جوانی ئەو ژینگەکەن کاتێککە تۆ ئەچتە بەرزی شاخەکان ئەو ژینگە جوانە ئەبینی هەستەکەی جوانی ئەو سروشت و ژینگە بینیتەوە بۆ ناو شارەکانیش بۆ شوێنە گشتیەکانش بەڵام بەداخەوە تا ئێستا تاکی خۆمە نەگەشتەوە بۆ ئاسەی کە بتوانێت ژینگە بپارێزی ئێمە هەڵمەتەکانمان هەر بەردەوامە کە بمانەوێت ژینگە پارێزین لە ڕێگای چەند تیمێک و چەند ڕێکخراوێکەوە هەڵمەتیەوە کراوە کە ژینگە پارێزین و هۆشیاری بڵاوکەینەوە سوپاس بخوا تا ئێستاش تاکو خەڵکی خۆمان گەشتەوە بۆ ئاستی تا ڕادێکی باش بتوانێت ژینگە پارێزین زۆر باشە هەڵمەتەکەتان لە پارکی ئازادیەوە دەست پێ کرد ئەو کەسانەی کە بەشدار بوون کەسانی خۆبەخش بوون یاخودەرە و کەسانە بوون کە لە تۆڕی شاخەوانی کوردستان هاتیە بەشدار بوون و ئەگەر بەگشتی پاس لە هەڵمەتەکە بکەین هەڵمەتەکە بۆ پاکردنەوەی ژینگە بوو دوو ئامانجی لە پشتەوە بوو یەک وەکو تۆڕی شاخەوانی کوردستان ئێمە ویسمان دوو ئامانج دوو هەدەف بپێکین یەکەوەی پەیامێ بین بە هاوشاریەکانمان کە ئەچنە و شوێنە گشتیانە و بە ماڵی خۆی بزانێ چۆن لە ژووری میوانەکەی خۆی دەبەکە فڕێنایە چۆن لە ژووری میوانەکەی کلێنسێ فڕێنایە گەر کەوتش بێ هەڵیەگرێ و پاکی ئەکاتەوە ئاوا فێر ببین ئەو شوێنە گشتیانە ئەو پارکانە ئەو شارەشە ماڵەکەی منە ماڵەکەی تۆیە بۆیە بیپارێزی ئەمە نقطەیەکی ترەوە بوو کە ئێمە وەک شاخەوان هەست بکەین بەوە بۆی پەیامەکەمانەوە بێ کە ئێمەی شاخەوان تەنها شاخەکانمان ناپارێزین ئەوە تا ئێمەینە ناو شارەکانیش بە وەزیفەیەک و ئەرکێکی خۆمانی ئەزانین کە بین شارەکانیش پاکەینەوە هەڵبەتە لەم هەڵمەتەیە کە ناوەندی سلێمانی ڕێکی خستە بووم زۆرینەی شاخەوانەکان بووم و لەگەڵەوە کۆمەڵێک کەسایەتی دیاری لەگەڵمان نابوون وەکو دکتۆر محەممەد خانی بە سوپاسەوە پاڵپشت و سەپۆرتێکی زۆر باشە لە بابەتە ژینگەیەکان و کۆمەڵە کەسی خۆبەخشیش هەبوو مەسەرەن تەنها لەوە نەبوو لە ناو تۆڕەکەیا بێ یا ئەو گروپ و دەستە و کۆمەڵە و ڕێکخراوانی سەر بە تۆڕەکە بێ لە دەرەوەی تۆڕەکەش ئەوەی کە شاخەوان بووە هاتووە ئەوەی کەسی خۆبەخش بووە هاتووە پەیامەکە ئەوە بۆ کە ئێمە بە هەمومان بتوانین ئەمە بکەین کە شار شوێنە گشتیەکان پاک بکەینەوە و ئەمە کە دەستپێکی کردووە شەڵا کۆتاییش نییە ینی وەکو بەرنامە
ئێمە بەرنامەی تریشمان هەیە چکە یەکێک لە کارە لە پێشینەیەکانی ئێمە وەکو باسمان کرد مۆزوعی ژینگە و پاراستنی ژینگەیە چکە خەتەریاتەکەی ئێمە دەرکی پێەکەین و ترسمان لێ نیشتووە بۆیە هەڵمەتەکە کە دەست پێکراوەی شەڵا کۆتایەکەشی تا مەنزڵ ئەبەی ئەمە هیوادارین کاگەڵانە بینی کە بۆ نمونە کە ڕۆژی هەینی بۆ نمونە یەت مەڵسە بەیانی هەینیە یعنی چیای گۆیژە لەگەڵ ئەزمەر ماشەڵڵا بەرناکەوێت یعنی هەم لە خێزانەکانی خۆمان هەم لەوەشی کە گەشتیارێکی زۆری خواروی عێراقیان بۆ ئێرە تا چەند گرنگە ئێوە کام هەڵمەتەتان ڕاگەیاندووە ڕۆژێک لە هەینیەکە لە چیای گۆیژە بۆ یەگەر برای و خوشکێکمان لە خواروی عێراق بڵێ ئەمانە خەریکی چین پرسیارەکەن یعنی بۆ بەوەی بزانن کە ئێمە چەند گرنگی بە ژینگەکەمانەیە چکە بەڕاستی ئێستا ئەو خوشک و برایانەمان کە لە خواروی عێراق و یان بۆ ئێرە بۆ گەشت بۆ کاتەکانیان لێرە بەسەرە بن خۆیان ڕوبەڕووی وشکە ساڵیەکی زۆر بوونەتەوە خۆیان درەختەکانیان نەماوە خۆیان شوێنەکەیان بەرە وشک بوونەڕەوە بەڵام کێت ئێرە ئەبینێ بە سەڵزی بە جوانی ئەمەنەش گرنگە بزانێ بۆچی ئاوا سەڵز و جوانە گۆنش گرنگە بزانێت کە کەسانێکی وەکو ئێوە ژینگە دۆستن لەگەڵەوەی کە خۆتان پیشەیکەتانێ بۆی فێر بێت کە نانەکەی خوارد وەکومە لە پێشێکا باس بکرد علاکە لەگە خۆی هەڵگرێ و بیباتەوە بۆ شوێنێک دایبێت ئەمەڵەتە چاچەند گرنگە ئەوە گرنگیەکی زۆر زۆری هەیە و پێویستیشە لەسەر هەموو تاکێک نەک ئەوانەی خواری عێراقەوانەی ئێرەش و هەموو ناوچەکانی عێراق پێویستە ئەو گرنگیان هەبێت ئێمە چەند جارێک هەڵمەتی پاکردنەوەمان کردو لە بەرچاوی ئەو گەشتیارانەی کە هاتوون لیوە دانیشتون شتەکانی لەسەر مێزەکە جێشتووە و حەساونجیانێشتۆ ئێمە هەڵمان کردوتۆ لە بەرچاوی ئەوان هەتاوکەوانی چاو لە ئێمە و هاوڕێکانمان و ژینگ دۆستەکان بکەن کە ژینگەکە ئاوە پیسی جێنێڵن ئێمە بە بەردەوامی ئەو ڕێنمایانەمان داوە بە بەردەوامی داوامان لە ئەو گەشتیارانە کردووە نەک لە ئەزمەر هەر لە شوێنە گشتەکانی کە داوامان لێکردون کە چۆن ماڵەکەی خۆی ئەپارێزیێ چۆن ناو سیارەکەی خۆی ئەپارێزێ چۆن جلوبەرگەکەی ئەپارێزێ ئاوە ژینگەکە پارێزێت دەستان خۆش بێت زۆر باشە هۆی ڕاگەاندنی ئەم هەڵمەتانە و ئەنجامدانی ئەم هەڵمەتانە ئەگەر چەند گرنگی هەبێت بەڵام ئەنجامدانی لە ناوەندەکانی خوێندن و لە ناوەندە ئەکادیمیەکان لەوانەیە گرنگێکی تایبەتری هەبێت بە تایبەتی لە دایانگاکانەوە بگرێت لەبەر ئەوەی کە کاتێک کە مناڵ کە شتێک وەرەگرێت لە مناڵیەوە وردەوردەوای لێ کە ئەبێت بە خوێک و بە کلتوری ئەکات و تەرکی ناکات لەوانەیە ئێمە زۆربەی کاتێ بینیەوەمان کردبێت ئەگەر ئێمە شتێک بکەین لەوانەیە مناڵەکە پێمان بڵێن نە ئەوە هەڵەیە تۆ لەویایە فڕێبێت تا چەند گرنگە ئەم هەڵمەتان لە ناوەندەکانی خوێندن و ناوەندە ئەکادیمیەکانی شاپەرەی پێ بدرێت بە تاکید پێویستە چونکە ئەوەی کە ئێمە ئەیبینین بەداخەوە ینی تام تەمەنەکە هاتوون و خوێندنمان لەم شارەیە خوێندووە بەڕاستی نەبووتە خەمی پەروەردە ینی ژینگە تا ئەم دەقێژ نەبووتە خەمی وەزارەتی پەروەردە کە نەبێ بە خەم بەڕاستی ئەکەوێتەوە سەر تاکی مامۆستاکە یاخودی خوێندکارەکە یعنی من تۆ توانی لە مەکتەبێکە مناڵەکەی خۆت وا لێ بکەی کە تۆ ئەمە نەکە من نەتوانم مناڵەکەی خۆم فێر بکەم لە ژوورەکەی خۆیەوە دەست پێ بکەم چ پەروەردەی خێزانی چ پەروەردەی خوێندنگاکانمان پێویستە ئەم پێویستیەکەوێتەوە سەر وشیاری نەبوونی وشیاری کۆمەلگا بۆیە بە بڕای من ئەبێ ئەمە لە خێزانەوە سەرەتا دەست پێ بکە و داڕێژەری ئەمەش لە وەزارەتی پەروەردەوە بێت لە دەردی جەناب دڵی لە ڕەوزەکانەوە دەست پێ بکات تاوەکو هەموو ناوەندە خوێندنیەکان یانی تۆ ئەگەر تەماشا بکەی ئێمە لە مەکتەبەکانە من ئەگەسێکی لە مەکتەبێک لە مەکتەبەکانە مناڵەکەی خۆمی تیا بوو چوو دەغیلەکەی خۆی کرد بە هەر ڕشت بۆی 3 سەتڵی گەورە بکڕێ هەڵبەتە لە هەموو قاتەکان مەکتەبەکە گەورە بوو زگەی 20 سەتڵی گەورەی کڕی بۆی خواردن و کاغەز و پلاسیک جیا بکاتەوە مناڵێکی 6 لە 6 ابتیدائیە ئەم کارە بکە بەڵام ئەمە ئیدامەی ئەوێ ئیدامەی پەروەردەیەکەیە کە دوای ساڵێک منەچمەوە مەکتەبە هەمان مناڵەکەی خۆم تەماشاکەم ئەو سەتڵە خۆڵانە وانییە کە دانراوە کە ڕسمی لێدراوە کە ئەمە بۆ پلاستیکە ئەمە بۆ کاغەزە ئەمە بۆ
لەفەکەیەتی کە نانێکە یا پسکیتێکە یا شتێکە ئەمە عیلاقی بەسەر خودی پەروەردەوە هەیە مامۆستاکەەوە هەیە کە ناتوانێت ئەمە بە تەلەبەکان بڵێ یعنی تەلەبەکان تۆ بە بڕۆی من ئەبێ ئێمە یەکەم شدەوە وا بکەین لە پەروەردەیە مەسەلەن کارگوزار نهێڵین لە مەکتەبە چونکە نابێت کارگوزار هەبێ کە تۆ تەلەبەکان فێر بکەی مناڵەکانی ئێمە فێر بکرێن پۆلەکەی خۆی پاکاتەوە پێویستی بە کارگوزار نییە ئەبێ مناڵەکان خۆیان پاکیکەنەوە کە ئەمەت فێر کرد خێزانە گەر من مناڵەکەی خۆم فێر بکەم لە ژووری نووسنەکەی کە هەستا بەیانی سەرسی سەمەکەی چاپکە و جلەکانی بکاتەوە ناو کەنتۆرەکەی ئەو وەختە فێرە بێت لە سەرجادەکەش پسکیتەکەی کاغەزی پسکیتەکەی فڕێنەیە دەبە ئاوەکەی فڕێنەیە ئەم وشیاریە ئەم وشیاریە لەکوێوە تێک لە تاکی کۆمەلگاوە پێویستە بێت لە ناوەندە خوێندنەکان ببێ بە تعلیم یواتا ببێ بە خەم بۆ پەروەردە وەزارەتی پەروەردە تا ژینگە نەبێتە پەروەردە ئەو شتێک کە جەناب دەڵێ زۆر مەحاڵە بێ چونکە لەسەر ئاستی تاک ئیشەکە ناکرێ ئەوێ لەسەر ئاستی وەکو هەڕەمیەکەوە ئەوێ لە هەڕەمەوە لە وەزارەتەوە تعلیماتەکان دابدرێ ئەو وەختە ئێمە ژینگەیەکی باشمان بۆ دروست دەبێت خۆی زۆر کاک شارام کە باسی کەڵچەری شەکەین یان باسی ئەوەکەین کە چۆن ئێمە بابەتێک بکەین بە کەلتوری یعنی ئەما گەڕێتەوە بۆی کە کۆمەلگاکە تا چەند هۆشیارە کۆمەلگاکە تا چەند یاسایەکی بۆ دانراوە کۆمەلگاکە تا چەند حکومەت پشتگیری کردووە یعنی بەڕاستی ئێستا بۆ نمونە دوور نەڕێگە بە نمونە بینینە وڵاتێکی وەکو ئەڵمانیا بۆچی وڵاتێکی جوان و پاکە یعنی کەسێک 80 ساڵە ئێستا کەمترین گۆچان لێ بەکارێنن ئەزانی بۆ لە بەروێڵی عەرەبانە بەکاربێنە دوو گۆچانە بەڵام پێی تۆ بۆچی عەرەبانە بەکارێنی لە بەروی جاڵتایەکی پێ عەرەبانەکە کە بە جادەکە شاڕۆی هەم ڕازاکەیت هەمەگەر قوتوێکی شبێنی لە سەتلەکان ناتوانانی هەڵیگریتەوە بیبێتەوە بۆ مارکێتەکە پارە وەرەگریت ئەمە توانی خواردنیشی پێ بکڕیت هەم ژینگەکەشە خۆشێت ئەگەر کەسێکیش بتوانێت پیسێک فڕێ با مناڵێکە گەنجەکەم لە دوای هەڵێگری بووی هەست بە تەمەنەکەی بکاکەمە شتێکی عیبەیە بەڕاستی فڕیانیش شتێکی عیبەیە لایەوان تا چەند گرنگە ئێمە بتوانین هیچ نەکەین ئەگەر نەچینە ئەو بابەتە گشتێشۆگە تۆزێک ما بێتمان با لە ئۆتۆمبیلەکەی خۆمانە علاگەیەکدانی مناڵەکەمان دەبەکە فرێنایەتە دەرەوە کلنسەکە فرێنایەتە دەرەوە یعنی بەداخۆ زۆر جار کە ڕوبەڕووی ئەو خێزانە نەژەبیتەوە یعنی کاگالان باوکەکە لێو تووڕاوی ئەڵێ لە مشکلی توێ گەی لاقی بە تۆیە نای نەک ئیلاقی بە منەوە ئیلاقی بە تۆ شۆ هەیە ئەمە ژینگەی من و توێ تا چەند گرنگەم هۆشیاریمان کاک سەرکۆ ئەزانی تاکی کۆمەلگای کوردی وەکو پێموتی ئێمە بێت لە خێزانەوە دەست پێ بکەین یعنی هەموو شتێ چاوەڕێی جهتی معنی نەبگین لە ئەوروپا کاتێکە شتەکانە بێت یەت یاسا زەریبە بە زەریبە خەڵکەکانی ڕاست کردوێتەوە تۆ ئەبێ ئەمە لە دابنی وەزایدنەوە وشیاریەک دابنی بۆ ئەم شتە ئەم وشیاریە لە تاکەوە دروزە بێ یعنی کەس تۆ نەچوویتە ماڵێکەوە زانی بە میوانی وەرە بیهێنەرە بەرچاو لە ئاستی لە ڕووی مادیۆ چەنە خراپێت تا ئاستێکی باڵا نەچوویتە تەماڵێکەوە ماڵەکەی پرژ و بڵاو و پیس و بۆ خەڵوێ ئاوا هەڵڕژابێت ئەی خێرە ئەمە تۆ لە باخەکەتە لە شارەکەتە لەسەر جادەکەتە ئەمە نابینی ئەمە تێگەی کە ئێمە ئەم وشیاریەمان نییە ئەم وشیاری نییە کە ئێمە بزانین شارەکە بەهی خۆمان بزانین یعنی ئێمە هەمووی خۆی بە خاوەن شارەزانێ بەڵام کە ئەڕوا دەبەکەی فڕەیە ئەمە خۆ بە خاوەنکردن نییە خۆ بە خاوەنکردنەوەیە کە تۆ پێوی دەبەکە و فرێنی ژینگەکەی بپارێزی ئەو شوێنی ئەچی بۆ سەیران ێبزانە کە هەفتەی ئایندە براکە دەچێ کەسەکەی ترت ئەچێ تۆ ئەمە ناکەی ئاخر ئەمە خراپە ئەمە نقطەیە کە وەکوتم وشیاری تاک زۆر گرنگە دوو هەمان لە پەروەردەیە سێمە بڕات بۆ قەزەی حکومت ئەبێ باش دابنێ زەریبە دابنێ لەسەر ئەم شتانە بەڕاستی تۆ ڕاستی کەیتەوە کاتێک کە یاسایەت ئەبێ ئەمانە ڕاست بکاتەوە بە بڕوای من ئەمە چۆن ئەکرێ ئیتر ئەمە یاساییەکان بابێن ئەم کارە بکەن بەڵام قسەکە لەسەرەوەیە بۆ ئێمەی شاخەوان توانیمانە لە ناو شاخەوانەکانە بەبێ ئەوەی هیچ یاسایەکمان هەبێ مەسەڵەن ئێمە لە تۆڕەکەیە بزانین گروپی ئەلف چووە بۆ فڵان شاخ ئەژغاڵەکەی بەجێ هێشتووە یین ئێمە لە ناو تۆڕەکە سزای بۆ دەرەکەیت تێگەی
تەحزیرێکینێ دوای سزایەکی بۆینە سێهەم هەر بەردەوام بێ لە تۆڕەکە دەری ئەەکەیت چکە پێویست ئیتە تۆ ژینگە پارێز تۆ شاخەوان نیتکەواکەی بۆ ئێمە لە ناو تۆڕێکی کە مەسەر ڕێکخراوێکی سربەخۆین و هیچ ژینێکمان نییە تەنها خولیای شاخەوانەکانمە هەمانە و کۆمان کردوتە و یاسایەکمان بۆ داڕشەوە بۆ ئێمە توانین لە ناو شاخەوانەکانە ئەمە بکەین بە کولتور باشە بۆ پەروەردە ناتوانین ئەمە بکا بە کولتور لە ناو ناوەندە خوێندنەکان ئەمە ویستێک نییە ئەم ویستە ئەبێ دروست ببێ بۆ لە برەویت ئێمە دەرک بەو ناڕەحەتیەکەین کە لە شارە ئەچینە شاخ هەستەکەین هەواکە چەند فەرقی هەیە ئەم بەرکەوتنە ژینگەیەمان هەیە بۆیە ئێمە ئێستا بۆ بە کولتور لەلای ئێمە یعنی شاخەوانێک نبینی دەبەکەی فڕێ بەبا غەیرە ممکنە لە سیارەکەی لە شارەکەی لە ماڵەکەی خۆشی یعنی تۆ خۆت ڕۆژنامە نووسێکی بچۆ یەک ڕووماڵکەل بگەڕێ بە ناو شاخەوانەکانە من خۆم چۆم بینیم ئەو کەلتورە جوانە بۆچی من هەموو خۆڵەکە کۆکەم و ئەیکەمە ناو جانتاکە ئەی کابراچە بۆ سەیران بۆچی ئامادەنی علاگەکەی کۆ بکاتەوە بیکاتە ناو سارەکەی و بیکاتە ناو زەبڵی خۆڵەکە ئەمە بۆ لای ئێمە وای لێ هاو لەبەرەوەی ئێمە قسەکە لەسەر ئەو کۆنتاکتەیە ئەو دەرکەیە کە دەرکی ژینگەیەکە لە لای ئێمە بەری ئەەکەوین بۆیە تاکی کۆمەلگای کوردیژە بێ بەر ئەم هەوایە بکەوێ ئەم ژینگەیە بکەوێت تاوەکو شتەکان ڕاست بکاتەوە. سەرپاشە کاتێکا کالامە پێ قسەکانی کاکشەهرامیش بێ ئەبێ ئێمە کە شوێنەکەی خۆمان خۆش بێ هەمومان ژینگە پارێزێک بین بەڵام لەوانەیە لێرە و لەوێ دایما ئەومان بیستی بێت کاتێکە کەسێک شتێک فراتە سەر جادەیە خو شوێنێ ئەگەر پێشی بڵێ بەواکەیت لەوانەیە وەڵامەکەی لە بینی دوو قەوسا ئەوە بێت پێت بڵێت ئەیخۆ ئەگەر من فڕی نێم ئەی کاربندێکی ژینگە پارێزی چۆن ئیش بکات و چۆن دەستی بکەوێت چۆن کاری دەست بکەوێت کەواتە ئەو لەوەیە کە ئەمە فڕەیات هەستکردن بۆی کە ئەو کارێکیشی کردو بەڵکو ئەرکی یا بە کەسێکتر لەوەی کە ئەرکی هەبێت ئەی بۆچی ئەمەنین یارمەتیدەری ژینگە پارێزەکان بین لەوەی کە یارمەتیان بین کەواتە چی بکرێت بۆی کەیتر ئێمە خۆشایی تاک بەرز بێتەوە. یەک ئاماری مەترسیدار لە چوارڕۆژی حافلەی تەخەڕۆجی جامیعە لە پارکی ئازادی کراوە ئەمە ئاماری بەڕێوەبەری پارکی ئازادیە لە چوار ڕۆژی تەخەڕۆجە 80 خاشاک لە پارکی ئازادی کۆکراوە لە ماوەی 4 ڕۆژە لە ماوەی 4 ڕۆژە هەر ئەوێژ نییە کاگالان بڕوان پێ بکە لە زانکۆی سلێمانی من خۆم لێ خوێنکارم ئەم چەند ڕۆژە چەند خوێنکارێک کارنامەی دەرچۆرەکرێ هێکە دەرەچێت 6 خێزان داوەتەکا بووێ باوەڕم پێ کە بەس پەرداخی ئاوەکان لەگەڵ دەبەی ئاو خواردن کاکشەران بۆرە بیژمێرین بڕوان پێ بکە لەوانێ 2 لۆری کۆ بکەین یعنی تۆ کێسە ئاوەکە بە 1000 دینارەی کڕی لەگەڵ خۆتەی هێنی ئێتە بەتەڵەکان لە شوێنی خۆی جێڵەوە لە شوێنی خۆی جێ هێشتووە ئەو زانکۆی سلێمانی ئەو باخە جوانەی هەیە و هەموو درەختە جوانش بەداخ و خەیری تۆ ئێمە کە ئەو هەڵمەتەمان کرد برادران پێی وتم وتیان باشە کاکە ئێمە ئەم میوانانێن هیچ بێ بە دووسێ کێس ئاو ببین بۆ میوانانە ئێوتم کاکە جا من هەرگەر هەر کە من ئەم دەبانە بێنم دی هەڵمەتەکە ناکەم هەر ئەو دەبەی خۆم کە قەرارە بیهێنم ئاوەکەی بەتاڵکردن و دێ هەر ئەوانە نەکڕم ئیتە ئیشم کردووە ناکاکە من دەبە ناکڕم تۆ پێویستە شاخەوانی مەتارەیەکی تایبەتی خۆتەیە کە بەردەوام بەکاری بێنی ئەمە ئاوەکەی پێخۆی تۆ ئەی بیتەوە ماڵەوە فڕی نایی جارێکی تر بەکارهێنی تۆ زیاد لەوەی ئەم دەبە پلاسیکە بەکاربهێنی مەبەستەکە لەسەرەوەی یاری تۆی ئەو ئامارەی کاگالان باسی کرد یعنی مەسەلەن بەڕاستی خەتەرناکە ئێسەیری ئێمە لە کێوەیە لە ناوەندێکی ئەکادیمیەوەیە بەحسا ناوەندێکی ئەکادیمی دەرگ بەم ژینگەیە لە ئاهەنگی دەرچوونی دەرچوونە بەڵێ ئەگەر ئەو خوێنکارە بەڕێزانە هەستێکی وهای دروست بێ کە دوای ئەو یا خاڵێتی یا مامێتی یا برایەتی دانێتە بە تەمەنێکەوە ئەو پلاستیکی ئەو هەڵەگرێ بە حیاتی ئەوە ناکە بەڵام بەداخە ئەو بەرپرسیارەتیان لا دروست نەبووە لە چەند ڕۆژی ڕابردووە چەند جارێک سەردانی پارکەکەمان کرد بۆ لەگەڵ ئەو بەڕێزانە کۆنتاکتێ بکەین دەوری سەبەتەی خۆڵەکە سەتڵەکە باوەڕکە بە 3 مەتر بە 4 مەتر هەمووی خاشاک بوو بەڵام بەداخەوە ناو سەتڵەکەی چیتیان نەبوو ئەمە پێویستی بە ئەوەیە کە بتوانین بەڕاستیتە خۆمان هەست بۆ بەرپرسیارەتەکەین ینی با حەز نەکەین بۆی کە برایەکمان هاوڕێیەکمان خێزانێکی کە دراوسێکەمان ئەگەر لە پارکی ئازادی بینیمان شتێکی فڕێ
وڵی زۆر ئاساییە پێی بڵێ یان لە دوای هەڵی گرەرەوە بووی کە خۆی هەستکار کە شتە چییە یاخود کۆمەڵێ لەگەڵ ئەوەش ناکاگەرە یعنی بەڕاستی ئەو خواردن و چێشتەی کە ئیبن وازانەی خێرەکە هەمووی کۆکاتەوە لە سفرە سەفەرێکە ئەچێت لە سوچێکی دیواری باخەکە دایانەڵێ بۆ سەگانە بابی خۆن ناک ئەمە خراپە چەندین کارمەندی بەڕێز بەڕێوبەری باخچەکان هەکامەران خۆی ئاماژە بۆ ئەمە کێشە بۆ ئێمە دروستەکات ئەمە شوێنەکە پیسەکە بۆگەنی یاد ئێوارەیەکی کە کاک شارام و مناڵەکانی ناتوانن لەو شوێنە دابنیشن یعنی ئەمە گرفتێکە پێویستی بۆیە کە خۆمانی تر هەست بۆ بەرپرسیارەتێکی ئەمە ئەفکە ئەمە دوو ڕۆژ پێش ئێستا هەڵمەتەکەمان لەوێ کرد ئەمڕۆ هەرۆک و ڕۆشنێکی ئاسایی چوومە پارکی ئازادی بۆ تۆزێ بڕۆم باوەڕکە سەر دیوارەکان مووی شوشەی ساردی و دەبەی پلاستیک و سفرەی سەفەری و ئەم شتانە بوو لەبەرەوەی جارێ ئاستی ڕۆشنبیری تاکمان زۆر لە دوایانە گەشتین بۆ ئاسایی کە لەسەر دیوارەکە هەڵگریا هەنەگەینە سەر دیوارەکە بکەینە سەر سەبەتەی خۆڵەکە لە نزیکی کافتریایەک باوەڕکە لەوە چێ 150 تا 200 فلتەری جگەرە بە دەوری سەلەکە فرێدراون بەڵام 50 سانتی نەچێتە پێشتر بیکاتە ناو سەلی خۆڵەکەەوە جارێ زۆرمان ماوە بۆ ئەوەی کە هەست بۆ پرسیارەتی بکەین و ئەو فلتەرە جگەر یا هەر شتی کە بێ بخین ناو سەلی خۆڵەکەەوە تەنها 50 سانتی بچۆ پێشەوە ئەچێتە ناو سەلی خۆڵەکە هەر لە دوورە فڕاتە نزیکی سەڵە شوێنی خۆڵەکە ئێمە هیوادارین هەر تاکێک لە لای خۆیەوە هەر گروپێک لە لای خۆیەوە دەست بەم هەڵمەتە بکات و وردەوردێمە هەڵمان ببین بە ژینگە پارێز تاک بە تاکمان ژینگە پارێز بین بۆ شوێنەکەی خۆمان و بۆ وڵاتەکەی خۆمان سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەڵمەتەکەتان هیوادارین بەردەوام بن لە کۆتاییانوێ سوپاسێکی تایبەت بۆ بەڕێوەبەری باخچەکان بکەین کە ئەو ڕۆژە لە هەڵمەتەکەی بەڕاستی زۆر ماندوو بوون لەگەڵمان سیارەیان بۆ دابین کردین تەنانەت بەڕێوەبەری پارکی ئازادیش هەر لەگەڵمانە بوو تا کۆتایی ئێمە زۆر سوپاسێکین هەمیشە قەرزاری ئەوین چونکە ئێمە ئەگەر چی ئەرکێکی بچووکمان کردبێت بەڵام ئەوان یارمەتی دەرێک و سەپۆرتێکی زۆر باشی ئێمە دەستخۆشی لێوەکەین نمونە هیواداری ئێمە هاوڵاتیش بتوانین کە هەمومان چاو لە ئێوە بکەین یاخود هەست بە بەرپرسیارەتی بکەین کە بتوانین ژینگەکەمان پارێزین دوجار بۆ کەس نییە بۆ خۆمانە یعنی خۆمان سوودی لێبینین و مناڵەکانمان سوودی لێبینێت و لەو نەخۆشیە زۆرش دوورەکەینەوە دووبارە سپاس بە ئامادەبوونتان.